ئامار و کار و چالاکیانی یەکێتی هاوردە و ناندکارانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022 قۆناغەکانی پلان بۆ هاوردە و هەناردە. یەکێتی هاوردە و ناندکارانی هەرێمی کوردستان بە سێ قۆناغ کارەکانی خۆی داڕش کە لە ڕێگەی ئەندامانی ڕێکخراوەکە بە هاوکاری حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانەوە کەوتە بواری جێبەجێکردنەوە. قۆناغەکانیش بەم شێوەیە: یەک، هاوردەکردن. ئەم قۆناغە لە سەرەتایی دامەزاندنی ئەم ڕێکخراوەوە کاری لەسەر کراوە و تواندراوە کە ئەو پێداویستیا و کەلوپالانەی کە ناو بازاردا هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە وڵاتانەوە بخرێتە ناو بازارەکانی هەرێمی کوردستان. دووەمیان گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی و دامەزانی کارگە. بەردەوام کار بۆ بەهێزکردنی ئەم لایەنەش کراوە، بەڵام لە ساڵی 2010 قۆناغی دووەمی پلانی کار بە شێوەیەکی کاراتر کاری لەسەر کرا کە هاندانی ئەندامانە بۆ دامەزانی کارگە و کارخانەی جۆراوجۆر و تێپەڕاندنی قۆناغی هاوردە و هەنگاونان بۆ گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ بە جۆرێک تا ئێستا 4291 کارگە مۆڵەتی دامەزراندنی پێدراوە. بەڵام بۆ فراوانکردنی ئەم بوارەش پێویستی بە هاوکاری زۆری حکوومەت و پلانی وەزارەتەکاندا هەیە. سێ، هەناردەکردن. ئەمەش قۆناغی سێمە کە لە داهاتوودا دوای ئەوەی بازرگانان بەرهەمی خۆماڵی خۆمان دروست ئەکەن و ئەخرێتە بازاڕەوە، دەتوانێت ئەم قۆناغەش کارا بکرێت وەک سەرەتایەکیش بەسپاسەوە لە ڕێگەی ڕێکخراوەوە و ئەندامانەوە بە هاوکاری وەزارەتی کشتوکاڵ و سەرجاوەکانی ئاو تواندراوە هەوڵی ئەوە بدرێت چەندین بەرهەمی ناوخۆیی ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێت و بە بەشداری پێکردنی بە بیستیباڵە نێودەوڵێتەکان و ئەو کۆنفرانسانەی کەوا لە بوارە بازرگانەکاندا ئەنجام دراوە. تۆماری کارگەکان. لە ماوەی ساڵانی دەستپێکردنی قۆناغی دووەمی پلانی ئابووری یەکێتی هاوردە و نانکارانی هەرێمی کوردستان تا ئەم ساڵ 2022 تواندراوە 4291 مۆڵەتی دامەزراندن بدرێت بۆ نامەزرانی کارگە و کارخانە بە پێی ئەم پۆڵێنانەی لای خوارەوە. پارێزگاکان. تۆماری کارگەی مۆڵات پێدراوەکان 3805 لە هەولێر، سلێمانی 1070، دهۆک 416، کۆی هەرێمی کوردستان 4291. مۆڵەتی سەرەتایی. ئەوەی مۆڵەتی سەرەتاییان وەرگرتووە و کارخانانە 385 لە هەولێر، 293 لە سلێمانی، 34 لە دهۆک، 582 کۆی گشتی. لە ژێر دامەزراندندا ئەو کارخانانەی کە ئێستا لە ژێر دامەزراندندان 1080 کارخانە لە هەولێر، 263 لە سلێمانی، 62 لە دهۆک، بە کۆ 1305. ئەو کارخانانەی دامەزراون 1340 لە هەولێر، سلێمانی 744، دهۆک 220، کۆی گشتی 3404. ئەوانەی کارەکەن، ئەو کارخانانی کە ئێستا کارەکەن 1346 کارخانە و لە هەولێر، لە سلێمانی 552، لە دهۆک 298، کۆی گشتی 2197. ئەو کارخانانی کە ئێستا کار ناکەن 1459 لە هەولێر، 572 لە سلێمانی، 218 لە دهۆک و تا 2094 بە خۆی گشتی. ئەو کارخانانی کەوا هەلی کاریان دروست کردووە لە سلێمانی 1588 هەلی کار دروست کراوە، لە هەولێر 1588 هەلی کار دروست کراوە، لە سلێمانی 1286 هەلی کار دروست کراوە، لە دهۆک 721 هەلی کار دروست کراوە، واتە کۆی هەمووی 3195 هەلی کار دروست کراوە. جۆری کارگەکان و ژماری کارگەکان. بچووک 3282 کارگە، مامناوەند 648 کارگە، گەورە 260 کارگە. هەر بەرهەمێک لە 125 پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە، بەرهەمەکانی پارێزراو دەبێت هاوردەکردنی هاوشەوەی ئەو بەرهەمە بەهای گومرگی و بازی زیاتر دەخرێتە سەر بۆ ئەوەی بەرهەمە ناوخۆییەکە بتواندرێت بەردەوام بێت. تا ئێستا 150 بەرهەم گەیشتوتە ئەو ئاستەی لە 150 پێداویستی ناوخۆی پڕ بکاتەوە،
نمونە شیرەمەنی بەرووبوومی کشت و کاڵی بە پێی وەرزەکان جوچکی یەک ڕۆژە و مریشک و پەلەوەر پاکەرەوە کەرەستەی بیناسازی وەک شیش و چیمەنتۆ و خشت لە سا 65 بۆ لە سا 70 بەرهەمی کارگەکان بۆ شارەکانی ناوەڕاست و خوار و عێراق دەنێردرێن. لە هاوردەکردندا خۆراک بە پلەی یەکەم بەرووبوومی کشت و کاڵی بە پلەی دووەم ڤێتەرنەری بە پلەی سێم ئاژەڵی زیندوو بە پلەی چوارەم پزیشکی بە پلەی پێنجەم هاوردە کراوە بۆ هەرێمی کوردستان.